نهاجی ئاخافتنە برێز مەلە بەختیار بەرپرسی دەستەی کاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان فەرموو کاک مەلە بەختیار. ئەم کاتەتان باش، من دژی تعریب بە سۆرانی قسەکەم. هاوسەرۆکە جوامێرەکان، شەڕەوانانی قارەمان، میوانانی ئازیزی شەشەمین کۆنگرەی پێدا، بە ناوی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە خۆشحاڵین ئەمڕۆ لە شەشەمین کۆنگرەی ئێوە تێکۆشەرانی ڕزگاری و ئازادیخوازی ڕۆژاوای کوردستان بەشدارین لە کۆنگرەی حیزبێک بەڕاستی بوو بە بەشێک لە سەربەرزی نەتەوەی کورد، بوو بە بەشێک لە ئاسوودەیی شەهیدانی نەتەوەی کورد، بوو بە بەشێک لەوەی ڕۆژئاوای کوردستان ببێک بە ژمارەیەک لە ژمارە سیاسیە سەنگینەکانی هاوکێشە سیاسیەکانی ئێستای سووریا، ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دنیا. سڵاویان لێبێ لەو شەڕەوانانەی، لەو ژن و پیاوانەی، لەو کچ و کوڕانەی کە ئێمەیان هەموو لێرە کۆ کردەوە. لە بەرامبەر کێلی ئەم شەهیدانە و شەهیدەکانی تر کە ئێمە دوێنە بیستمان تا ئێستا ڕۆژئاوا 7,000 شەهیدی داوە، 4,000 شەهیدی لە ڕیزی پەکەکە داوە لە پێناوی ئازادی باکووری کوردستان، 3,000 شەهیدیشی بۆ ئازادی ڕۆژئاوا داوە. سڵاویان لێبێ لە ئاستی کێلیان لە ئاستی کێلەکانیان باڵای کەسمان بەستر نییە. هەمومان لە کێلی شەهیدەکانمان نزمترین، هەرچیەک بین لە کێلی تازەترین شەهیدمان باڵامان نزمترە. ئامادە بووان. ئێمە نهاتوین پێتان بڵێن چیمان کردووە، نهاتوین پێتان بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا قەرزارباری هیچ بەشێکی کوردستان نییە و شەهیدەکانی ئێمە لە هەموو بەشەکانی کوردستان قەبریان هەیە. نهاتوین ئەمە بڵین، ئەبەدەن شانازی بەوە ناکەین چیمان کردووە. ئەمەیانە هێڵین بۆ وجدانی مێژوو و دڵنیاین مێژونووسان بە جوانی ئەینووسنەوە هەر لایەکمان چیمان کردبێ و چیمان نەکردبێ. ئێمە هاتوون بڵێن سپاستانەکەین شەڕەوانان، سپاستانەکەین لە کۆنگرەکەتانەوە، سپاستانەکەین کە ئێوە زیاتر لە 200,000 یەزیدیتان لە شەنگار ڕزگار کرد. ئێوە نەبوونایە ئێمە لە کارەسادی شەنگال عیبارترە بووین. ئێوە نەبوونایە ئێمە ئێستا نەمانەزانی چارەنووسی زیاتر لە 150,000 ژن و کچ و گەنج و مناڵ و پیری شەنگالی لەکوێن. ئێوە توانیتان چیای شەنگال ڕێڕە بکەنەوە و هەموو ئەو 10,000 کەسە ڕزگارکەن کە بەڕاستی لاپەڕەیەکی ئێجگار گەش، ئێجگار جۆن، ئێجگار پڕ لەسەر بڵندیتان بۆ خۆتان و بۆ نەتەوەکەتان تۆمار کرد، کاتێک کە توانیتان شەوە زەنگی داعشە فاشستەکان دڕ بدەن و داعشەکان و ئانەی لە پشتی بوون، داعشەکان و ئانەی وایە نەزانی داعش ناشکێ، ئێوە یەکەی منجا لە شەنگار شکانتانن. ئەمە هاتوون پڕ بەدڵ سپاسان بکەین و دڵنیاین سەرکەوتن لە شەنگال
هاندەرێکی گەورە بوو بە سەرکەوتن لە کۆبانی. سەرکەوتنیش لە کۆبانی درێژەدانی سەرکەوتنتانە لەسەری کانی کە یەکەمین فیشەکتان تەقان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان وتمان چارەنووسی ڕۆژئاوا بەستراوە بە سەرکەوتنی سەری کانیەوە. ئامادە بووان. کێ 6 ساڵ لەمەوە بەربیری لێ کردەوە ڕۆژئاوا ببێ بەم ڕۆژئاوا ئازادە؟ کێ بیری لێ کردەوە؟ کەم کەسە بوون بیری لێ بکەنەوە ئیلا تێکۆشەرەکان حزبە تێکۆشەر و شۆڕژگەرەکانی ڕۆژئاوا نەبێ. بەڵام ئێستا سەرنجامی قوربانیدانەکانتان هەموو حزبە تێکۆشەرەکان و بە تایبەتی شەڕەڤانان کە بە حەق داستانەکانی سەرکەوتنەکانی ئێوە وای کردووە کە دەرگای کۆشکی کۆمارەکانی گەورە وڵاتانی دنیاتان بۆ بکرێتەوە. ئەمە سەرەتای گۆڕینی معادلەیەکی سیاسی گەورەیە لە مەنتەقەکە لە ناو سووریا و لە بەشەکانی کوردستان کە بە دڵنیاییەوە ئەم سەرەتایە کۆتاییشی هەیە، کۆتاییەکەی بەدیهێنانی مافی چارەنووسی هەموو بەشەکانی کوردستانە، کۆتاییەکەی سووریەیەکی دیموکراتی ڕاستەقینەیە و ڕۆژئاوایەکی فێدراڵی ڕاستەقینە ئەبێت. بە دڵنیاییەوە بەرەو بەدیهێنانی ئەو ئامانجانە ئێوە لە خەباتان ئامادە بووان. سەدەی هەژدەهەم و نۆزدەهەم سەدەی تێکشکانی میرنشینەکانی کوردستان بوو. سەدەی بیستەهەم سەدەی سەرکوتکردنی بەشێک لە شۆڕشەکانی بەشەکانی کوردستان و سەرکەوتنی ناسیۆنەلیزمی عەرەبی، ناسیۆنەلیزمی تورکی و ناسیۆنەلیزمی فارسی بوو. بەڵام سەدەی بیستویەک سەرەتای هەزارەی سێهەم سەرکەوتنی خەباتی دیموکراسی گەلانی ئازادیخوازی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و خەباتی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، خەباتی دیموکراسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەبێتە خەباتی دەرەجەیەکی نەتەوەیەکی ئازادیخواز و گەلەکانی تریش لە کوردستانەوە فێری دیموکراسی و پشتیوانی دیموکراسی بۆ خۆیان دابینەکەن. تازە هەرگیز ڕێڕەی مێژوو ناگەڕێتەوە بۆ سەدەی نۆزدەهەم و سەدەی بیستەهەم. ئێمە لە سەدەی بیستویەکەمین. بۆیە دەوڵەتی تورکیا ئەبێ باش بزانێ گفتوگۆی سیاسیەکەی سەر بخستایە باشتر بوو لەوەی ئاکەبا خۆی دووچاری شەڕێکی نەخوازراو کرد. شەڕ لە باکوور، شەڕ لە باشوور، شەڕ لە ڕۆژهەڵات تاقی کراوەتەوە. کام حکوومەت توانوێتی بە شەڕ ئیرادەی کورد و گەلان بشکێنێ؟ هیچ حکوومەتێک. سەرکەوتن لە عەسکەریە لە ڕاپەڕینێک و شۆڕشێک لە هەر بەشێکی کوردستان لەلایەن هەر حکوومەتێکی داگیرکەری کوردستانەوە ئەوە سەرکەوتن نییە بەسەر ئیرادەی ملت، ئەوە قاڵکردن و قوڵکردنی ئیرادەی ملەتە بۆ ئەوەی جارێکی تر باشتر هەڵسێتەوە. ئێستا لە باکوور لە دوای ئەوەی حکوومەتەکانی پێشوو لە سەردەمی عوسمانی، لە سەردەمی کەمال ئەتاتورک و لە سەردەمی حکوومەتەکانی تری کۆماری تورکیاوە توانیانە سەرکەوتنی عەسکەری بەسەر هەندێک لە ڕاپەڕینەکان لە مێژووا بەدیبێنن. بەڵام لە ساڵی 1984ەوە کە پەکەکە خەباتی ڕزگاری و دیموکراسی دەست پێ کردووە تا ئێستا دەوڵەتی تورکیا نەیتوانی ئەو سەرکەوتانەش بەدەست بێنێ کە لە مێژووە حکوومەتەکانی تری تورکیا توانی بووی بەسەر ڕاپەڕینەکانی ترا بەدیبێنێ. لە باشووریش وە، لە باشوورە تا 1975 خیانەتنامەی جەزایر شۆڕشی ئەیلول لەناو برد. بەڵام شۆڕشی نوێ کە دەستی پێ کردووە. کارەسەتەکانی بەسەر ئێمە هاتوون لە شۆڕشی نوێ بە کیمیاباران، بە ئەنفال، بە ڕاگوستنی جیهاد، بەوەی کە نظامی عێراقی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای دنیا پشتیوانیە کرد. سوپای عێراق 5,000 فڕۆکەی هەبوو، 7,000 تانکی هەبوو، دەیان هەزار تۆپی دوورهاوێژی هەبوو، چەکی کیمیاوی هەبوو. ئایا توانی شۆڕش لە ناوبەرێ؟
نەیتوانی و ڕۆژاواش کە هەڵساوە بە هیچ شێوەیەک نە داعش نە پاشە ڕۆژیش ومێدەوارین حکوومەتی بەشار ئەگەر حکوومەتی بەشار لە ناو معادلاتی سیاسی ڕزگاری بوو و نظامە سنتراڵە ناسیۆنالیستەکەی گۆڕا بە نظامێکی دیموکراسی بە نظامی وەلەم بیر لەوە نەکەێتەوە بێتە سەر ڕۆژ ئاوا چونکە ئەگەر داعشەکان و ئەگەر ئێستا بەهۆی ئۆپۆزیسیۆنی لاوازی سوودێ لە ڕووی بەرنامەی سیاسیەوە لە ڕووی ستراتیجی سیاسیەوە لە ڕووی ڕوئیای دیموکراسیەوە معارضی سوودی نەیتوانی بێت تعبیەکی باشی خەڵک بکە بۆی ئەڵتەرنەتیڤێکی دیموکراسی لە سوودێ بەدیبێنێ ئەگەر بیر لە هەڵەی ستراتیژی بکاتەوە لە پاشە ڕۆژە یا لە هەر کاتێکە بێتە سەر ڕۆژاوە دڵنیابە لە ڕۆژئاواوە سەرەتای تیاچوونی تەواوی تطلعاتی ناسیۆنالیزمی عەرەبی تیاچێ و ئەڵتەرنەتیڤێکی دیموکراسی ڕاستەقینە لە سووریا دێتە دی تازە ڕۆژئاوا هەڵساوە دانانیشێتەوە و سەرکەوتنی دیموکراسی لە تەواوی سووریا لە ڕۆژئاوا دێتە دی. ئێمە ئێستا خەبات بۆ ڕزگارکردنیەتەوەکەمان و بۆ بەدیهێنانی دیموکراسی لە چه سەردەمێکەکەین؟ لە سەردەمی جیهانگیری، لە سەردەمێک کە ئێستا شەپۆلەکانی دیموکراسی لە ڕۆژئاوا بەڕۆ ڕۆژ هەڵات دێت. هەزارەی دووەم هەزارەی دووەمی سەرکەوتنی دیموکراسی بۆ لە ڕۆژئاوا، هەزارەی سێهەم هەزارەی هاتنی شەپۆلەکانی دیموکراسی بەرەو ڕۆژ هەڵاتە. ئێمە کە ئەڵێن تازە ڕەوڕەوەی مێژوو ناگەڕێتەوە بۆ چوارگۆشەی یەکەم، خۆل تەنها بەوە نانازین تەنها اعتیمادمان لەسەر شەڕکەرە ئازەکانمان شەڕەبانانە ئازەکانمان یەپەژە و یەپەگە و پێشمەرگە و گەریلا و ئەوانە نییە، نا اعتیمادمان لەسەر منطقی عەسرە، اعتیمادمان لەسەر ئەوەیە کە هاوکێشە سیاسیەکان سیستەمی سیاسەتی دەولی ئیقلیمی ناوخۆیی عێراقی کوردستانی تورکی سووری و ئێرانی بەرەو گۆڕانکاریەکی هەمەلانە ئەڕوا. ئەمە منطقی عەسرە، ئەمە بە هیچ حکوومەتێک لە حکوومەتەکانی دنیا ئەم منطقی عەسرە ئەم گۆڕانکاریانەی هاوکێشەکان ناوەستێ. حتا ئەگەر ئەم حکوومەتانە لە بێن خۆیان تەحالفیش بکەن وەکو جاری جاران لە سایکس پیکۆ کردیان لە سەعەد ئاباد کردیان ئەرزرومی یەکەمیان کرد ئەتیفاقەی زەهاوی یەک ئەتیفاقەی زەهاوی دوویان کرد دەیان ئەتیفاقاتیان لە تاریخی کرد تا گەیاندان ئەتیفاقی جەزایر توانیان لەو سەردەما لە سەردەمی جەنگی سارد و پێش جەنگی سارد گەلێک ئەتیفاق بکەن و بەشداری بکەن لە تاوانی سەرکوتکردنی خەباتی ئازادی خوازانەی ئێمە. بەڵام ئێستا لەو سەردەمە نین کە بە ئەتیفاقی دوو دەوڵەت و سێ دەوڵەت ئێمە لەناو بچین. خۆ ئەتیفاقیان کرد، چەندین ئیتفاقیان کردووە، چەندین تەعاونیان هەیە، بەڵام لە نەتیجە بینیمان نەک نەیانتوانی لە باشوور و لە باکوور شۆڕشی کوردستان لەناو بەرن بگرە لە ڕۆژئاواش بۆیان هەڵساوینەتەوە. بەیانی داعشش لەناو بەرین نۆرەی ئێمەیە بۆ ئەوەی بە هەموو گەلانی مەنتەقەکە باشتری بسەلمێنین کە ئێمە نوێنەری ڕاستەقینەی دیموکراسین لە مەنتەقەکە. مێژوو وایە هەموو جارێک هەموو نەتەوەیە قفڵی مێژوو نادا بۆی نوێنەری دیموکراسی بێ، نوێنەری خەباتی شۆڕژگێرانە بێ. خەباتی شۆڕژگێرانی لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی تر، لە گەلێکەوە بۆ گەلێکی تر، لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر نەقڵە بێ. ئێستا ئەرکی خەباتی شۆڕژگێرانە و بەدیهێنانی دیموکراسی لەم چوار دەورەی ئێمە ئەم ئەرکە لە هەفتاکان و هەشتاکان فەڵەستینیەکان تەمسیلیانە کرد، ئێستا لە نەوەتەکان بەدواوە کوردستان و هێزە سیاسی دیموکراتی ڕاستەقینەکان تەمسیلیەکە. ئەمە ئەرکی مێژوویە لە معادلاتی گۆڕاوی ئێستای مەنتەقەکە و جیهانە ڕوبەڕووی ئێمە بۆتەوە. ئێمە دروستمان نەکردووە، زروفەکە مەوزوعیە، لە ڕووی زاتیەوە ئێمە باشمان قۆستوێتەوە، لە ڕووی زاتیەوە ئێمە باشمان قۆستێتەوە، باشمان ئیستثمار کردووە و بەردەوامیشە بین لە ئیستثمارکردنی. ئومێدەوارین هەموو دەوڵەتانی مەنتەقەکە لەم پەیامەی ئێمە تێبگەن کە ئێمە ئاشتیمانەوێ، دیموکراسیمانەوێ، بە دانووسان ئەمانەوێ مافەکانمان وەرگرین. ئەگە شەڕیشەکەن نەتیجەی ئەم جارە خراپترێ بێت لە نەتیجەی شەڕەکانی تردان. نەتیجەی ئەم جارەی شەڕەکانتان لە کوردستان لە هەر بەشێکی کوردستان خراپترێ بێت لە نەتیجەی شەڕەکانی تردان. خۆ ببینن خۆ بەرایی تورک، خۆ بەرایی سووریا، خۆ بەرایی دەوڵەتەکانی مەنتەقە ببینن ئاخر بۆ داعش بەدەستی حکوومەتی سووریا تێک ناشکێ،
بۆ داعش بەدەستی حکوومەتی عێراقی تێک ناشکێ بۆ تورکیا زیاتر لە ساڵێک خۆیان دزیێتەوە لە شەڕی داعش بەڵکو داعش وا بکە معادلەتەکان لە مەساڵحی خۆی بگەڕێتەوە بۆ ئەم حکوومەتانە بەم هەموو فرۆکەیە بەم هەموو فتانکە بەم هەموو تۆپە بە چەکی کیمایی ناتوانن داعش لەناوبەرن بەڵام لە باشوور و لە ڕۆژاوای کوردستان شەڕەبانان لێرە و پێشمەرگەش لە لای ئێمە بە پشتیوانی گەریلەکانی پەکەکە ئەتوانین لە دوو بەشی کوردستان تێکیان داعش تێک بشکێنین زیاتریش لەو حکوومەتانی کە بەم هەموو چەکەوە هەیەە بتوانین وڵاتەکەی خۆمان بپارێزین و لە باشوور حکوومەتی فیدراڵ هەیە لە ڕۆژئاواش کانتۆنەکان هەیە ئەخ بۆ وایە ئەمە پرسیارێکی گرنگە بۆ حکوومەتەکان دەرەقەتی میلیشیای داعش نایەن بەڵام شۆڕژگەرەکانی کورد لە دوو بەشی کوردستان ئەتوانن داعش تێک بشکێنن ئێستا کەرکووک خانەقین مەخمور خازر و دەوروبەری هەمومان تامین کردووە جاران تیرۆریستەکان کۆنە بەعسیەکان بە 5 کیلومتر لە کەرکووک دوور بوون و بەردەوام لە ناو کەرکووک تەقینەوەیان نەکرد ئێستا بە 50 کیلومتر لە دەوری کەرکووک دوورمان خستوونەتەوە جاران جەلەلا و سعدیە لە دەست پێشمەرگە نەبوو پێشەوەی داعش بێت ئێستا جەلەلا و سعدیەش بە دەست پێشمەرگەوەیە دڵنیاین بە هیمەتی هەموو لایەکمان شەنگالیش ڕزگارەکەین بۆ کۆبانی سقوط ناکا لە کاتێکدا سەرۆکی وڵاتەکانی دەور و بەرمانیانوت کۆبانی لەم هەفتەیە سقوطەکە چونکە شەرەفانان ئیرادەی دیموکراسی و نەتەوەیی هاوچەرخیانە بوو بۆیە کۆبانی سقوطی نەکرد وەوان سیاسەتی خۆیان گۆڕی بۆەوەی بێن شتێک دژی داعشی شەڕ بکەن ئەمە ئیرادەی دیموکراسی ئێمەیە ئەمە کە ئەڵێن معادلات گۆڕاوە ئاوا گۆڕاوە معادلات خۆ ئەمە تەنها شەڕەکەی ئەمە بۆ ئەوە نێدا شتێک بشکێنین نا شەڕەکەی بۆ ئەوەیە کە هەموو ئەو خەدرانەی لە مێژووی لە ئێمە کراوە هەموو ئەو خەدرانە نەیەڵین و مافی چارە نووسمان بەدی بێنین ئەگەر هەر حکوومەتێک لە پاشە ڕۆژە بێ شەڕمان بکاتەوە بێگومان ئەوە ئێستا لە باکوور شەڕە باشە لە باکوور شەڕە زۆرمانە بیست کە ئەیانوت با شەڕ نەبێتەوە گە شەڕ بێتەوە لە ماوەی هەفتەیەکە هەموو گەریلەکان والێەکەین والێ دەکەین دەی باشەوە دوو مانگی شەڕە دوو مانگی تریش تەرەح بۆ ئێوە لە نەتیجە چییە بێ لە نەتیجە قسەی ئەمەمانان بێتە دی هەر ئەو دەست پێشکەرێ مێژوویە دێتە دی کە ساڵی 1993 جەنابی مام جەلال لەگەڵ جەنابی ئۆجەلان یەکەمین شەڕیان لە بقاعی لوبنان ڕاگرت بۆ ئەوەی دەرفەت بتەن بۆ گفتوگۆ هەر ئەوە دێتە دی ڕێگەیەکی تر لە بەردەمتان نییە ئاک پارتی کە مفاوەزاتت دەست پێ کرد تۆزێک زمانی کوردیت بردە پێشەوە تۆزێک کێشەی خەڵکت حەل کرد ڕێژەی دەنگەکانت زیادی کرد کە مفاوەزاتت خراپ کرد مافی کوردت نەسەلمان جەنابی ئۆجەلانت ئازاد نەکرد و وردە پەشیمان بوویتەوە لە مفاوەزاتەکە باری ئابووری وڵاتەکەش خراپ بوو نرخی لیرەش دابەزی معارەزەی ئاک پارتی بەقووت بوو هەدەپاتە پێشەوە هەدەپەیەک کە جاران پیانەوت ئەمانە نوێنەری تورکە شاخاویەکانن و ئەمانە تیرۆریستن هەدەبەیەک یەک استراتیژیکی تازە دانێ ئەبێ بە نوێنەرەوەی خەباتی گەلانی دیموکراسی تورکیا ئەتوانێت لە یەکەمین گۆڕانکاری استراتیژی و چەرخان بەدی بێنێ بۆ ئەوەی لە 13 دەنگەکان بێنێ کە تەوەقعی ئاک پارتی و تەوەقعی زۆر لایەنیش هەبوو پیان وابوو هەدەپە لە 7 بۆ 8 نایەنێ ئێمە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە تەسریحمانەیە وتمان لە 12 بۆ 13 هێنن و هەموو قووەتی خۆشمان خستە پاڵ هەدەپە و لەم هەڵبژانەی دێنە پێشەوە لە ئێستاوە ڕاگەیاندنی یەکێتیمان ئامادە کردووە هەموو قووەتی خۆی بخاتە کار بۆ ئەوەی پشتیوانی هەدەبە بکە ئەم جاریان ئومێدوارین لە 14 تا لە 115 بێنن پڕبەدڵی مەدەوارین کە دێینەوە بۆ ئێرە بۆ 7مین کۆنگرەتان بە تەواوەتی کانتۆنەکان توانی بێتیان پرۆژەیەکی ستراتیژی ئابووریان هەبێ یاساییان هەبێ ئیدارەیان هەبێ گۆڕانکاری باش لە ژیانی کۆمەڵایەتی بەدی بێنن و ئومێدەوارین ئەوەی کە نووسیوتانە
لە ڕۆژئاوای ئازادەوە بەڕەو سوورەی دیموکرات پڕ بەدڵ ئومێدەوارین بەڕاستی سووریا ببێ بە دیموکرات. سووریا ئاخرین سەنگەری ناسیۆنەلیزمی عەرەبیە، نامێنێ سەنگەری ناسیۆنەلیستی شۆڤێنی نامێنێ، بێگومان نامێنێ. ئومێدەوارین بنەماکانی ژیان بگۆڕن ئێوە. دیموکراسی بە دروشم نییە، ئێمە تاقیمان کردوتەوە. دیموکراسی بە گۆڕانکاریە بنەڕەتیەکانی ئابووریە، پەیوەندی کۆمەڵایەتیە، زەهنیەتی خەڵکە و بەدیهێنانی تەواوی مەفاهیمی دیموکراسیە. دیموکراسی لە دنیاە زۆر نەوعی تاقی کرایەوە، هیچی سەر نەکەوت ئیلا یەک دیموکراسی سەرکەوت، ئەوش دیموکراسیەکی هاوچەرخ سیکولار بەڕاستەقینەیی بتوانێت دەسا و دەستی دەسەڵات بکە و بتوانێت تەواوی ئازادی بە هەموو هێزەکان و بە مجتەمەعی مەدەنی بدات. ئەم دیموکراسیە لە دنیا سەرکەوتووە. دیموکراسیەکانی تر لە تەواوی ئەوروپای شەرقی، لە رووسیا، لە چین، لە هەموو لایەنەکانی تر هەموو سەرکەوتنی بەدەستنهێنا. ئێمە دڵنیاین پەیەدا خەوێکی گەورەی مێژووی هەیە و ئەمە سەرەتای بەدیهێنانی خەوەکانێتی. ئێوە دڵنیابن هەڤاڵ ئاسیا و هەڤاڵ ساڵح، دڵنیابن سەرکردایەتی پەیەدا، دڵنیابن کادر پێشمەرگە یا پەژە یا پەگا، دڵنیابن هەموو حیزبەکانی ڕۆژئاوای کوردستان، دڵنیابن ئێمە باشوور هەموو پشتیوانتانین و لە باشوورە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 75ەوە تا ئێستا ئەوەی وتومانە 1 ملیمەتر بۆ پشتیوانی هیچ بەشێکی کوردستان تەراجعمان نەکردووە و بەردەوامە بین. وبێدەوارین ئەم سەرکەوتانە بە تەنزیمکردنەوەی باشتری ناوماڵی ڕۆژئاوای کوردستان وردە هەنگاو بنێن کە ئێمە دەمێکە ئەم قسەیەمان کردووە و بەردەوامیش ئەو داوایمان هەیە. تەنزیمکردنی ناوماڵ پشتیوانی ئێوە زیادەکە، تەنزیمکردنی ناوماڵی خۆتان کێشەکانتان کەمەکە، تەنزیمکردنی ناوماڵی خۆتان توانا و تاقەی هەموو هێزەکان، هەموو ئازادی خوازەکان، هەموو تواناکانە خاتە خزمەتی کانتۆنەکان و کانتۆنەکان سەرەگرێ، باشتر سەرەگرێ. ومێدەوارین ئەم ئامانجەش بەدی بێنن کە ئێمەش پشتیوانتانین. جارێکی تر سڵاوتان لێبێ، چاوتان ماچە بکەین. بەداخەوە جەنابی مام جەلال نەخۆشە، من دڵنیام ئەگەر نەخۆش نەکەوتا ئێستا خۆی لێرە بوو، دڵنیام خۆی تەشریفی لێرە بوو و لە باتی من کە پێشمەرگەیەکی جەنابی مام جەلالم خۆی لێرە خوتبەی بۆ ئێوەدا. زۆر سپاس بەوەی داوەتان کردین. ئێمە بووین بە ئەرک لەسەر شانی ئێوە، ئێمە و وەفدەکانی ترکە لێرەین، بەڵام لەگەڵەوەشە بەشداریمان بۆ ئەوەیە بە هەموو دنیا بڵێین هەموو شەڕەبانانی ئێرە و کانتۆنەکانی ئێرە هەمومان پشتیوانیانین و هەمومان لەگەڵیانین، لە خۆشی و ناخۆشیە لەگەڵیانین. سڵاوتان لێبێ، سڵاو لە هەموو شەڕەبانانەی کە دڵنیام ئێستا هەندێکیان لە شەڕن و دڵنیام ڕەگە ئەمڕۆ شەهید و برینداری تر بدەن، دیسان سوژدە بۆ شەهیدەکانە بین. چاوی هەمووتان ماچەکەین. زۆر سپاس.